یەکەم دانیشتنی دادگایی و کۆمپانیا و کەسایەتیە بیانیانی چەکی کیمیاییان بەڕژەمی بەعس فرۆشتووە لە دادگای بەرایی هەڵەبجە کۆتاییات. بەوتەی پارێزەرانی کەیسەکە هەنگاوەکان یاساییانە بەڕێوە دەچن و دانیشتنەکەش بۆ 27 مانگی 11 ئەم ساڵ دواخراوە. سەرۆکی گروپی دادوەری جیهانیش دەڵێت گەشتبینن کەیسەکە لە بەرژەوەندی کە سوکاری قوربانیانی هەڵەبجە کۆتایی بێت و بۆی بەهێزی بەڵگەکانەوە کەیسەکە ببەنەوە. ئێمە بڕوامان بەوە هەیە کە قوربانیەکانی هەڵەبجە ئەم کەیسە ئەبینەوە لەبەرەوەی لە محکەمەی هەڵەبجەیە ئێمە بەڵگەکانمان بەقووەتەوە و هیچ شێوازێن نییە کە ئێمە عەدالەت لە پشتی ئێمەیە. ئەمڕۆ دادبینی دواخرا بۆ 27 پێڕاگەیاندنەکان لەبەرەوەی بۆ دەرەوەی وڵاتە ڕێکارێکی یاسایی زۆر دوور و درێژیە لە ڕێگەی ئەتر دادگای بەرای هەڵەبجە بۆ ئیستئیناف بۆ مەجلیسی قەزا بۆ وەزارەتی خارجی عێراقی بۆ سەفارەت ئینجا بۆ ئەم کۆمپانیایانە بە گەڕانەوەی بە هەمان شێوە. بۆیە ئێمە ئەمڕۆ ویسمان کۆمەڵێک دۆکۆمنت عەرز بکەین بۆ تایبەتی بۆی خەڵکی هەڵەبجە دڵنیابی لەوەی کە ئەو دادگایە پشت بەستە بە کۆمەڵێک دۆکۆمنتی زۆر گرنگ ئەم عیلاقەی بەستۆتەوە پەیوەندی ڕژێمی سەدام لەگەڵ ئەو کۆمپانیا بیانیانە. لەسەر کەیسی کیمیاباران سکاڵا دژی 25 کۆمپانیا و کەسایەتی بیانی تۆمار کراوە. دادگایەکەش بۆ قەرەبووی قوربانیان و زیان لێکەوتوانی کیمیابارانەکەی ساڵی 1970 هەڵەبجەیە کە سوکاری قوربانیانی کیمیابارانیش گەشتبینن بە سزاگەیاندنی ئەوانەی چەکی کیمیاییان بەڕژەمی بەعس فرۆشتووە و دەڵێن کەمێک لە ئازاری لە دەستدانی ئازیزانیان کەم دەکاتەوە. هیوادارم لەسەر دەستی ئەم بەڕێزانە کە ئێستا هەستاون بەم کەیسە و ئەم کەیسەیان گرتوۆتە ئەستۆی خۆیان کەمێک لە ئازارەکانمان کەمکەنەوە بە قەرەبووکردنەوەی کە سوکاری شەیدانی کیمیابارانی هەڵەبجە وەلەو برینی ئێمە باوەڕ ناکەم بە مادە و بە معنەویش پڕ ببێتەوە بەڵام ئەوەیە کەمێک لە ئازارەکانمان کەمکەنەوە. ئێمە وەکو ڕێکخراوە کۆمەڵی قوربانیان وەک خەڵکی هەڵەبجە وەک برینداران و کە سوکاری شەیدان پارێزەرمان گرتووە و ژمارە پارێزەری خۆبەخش وە سپاس بۆ دادگای هەڵەبجە کە لەبەردی هەموو هەڵەبجەیەکان لە جیاتیەوە هەموو تاکێک بچێتە وڵاتانەی کە ناویان هاتووە کە نزیکەی 25 کەس و کۆمپانیا تاوان تۆمەتباری سەرەکی هەیە لە هاوکاریکردنی حکوومەتی عێراقی کە نزیکەی 280,000 تەن مادەی خەردەل و سیانید و VX و مادەکانی تریان لە 8 ساڵی شەڕی عێراقیران داوەتە حکوومەتی عێراق. یەکێک لە هۆکارەکانی دواخستنی یەکەم دانیشتنی دادگایی ئەوانەی چەکی کیمیاییان بە بەعس فرۆشتووە دەگەڕێتەوە بۆ ئامادە نەبوونی نوێنەریە و کۆمپانیا و کەسایەتیانە لە بەردەم دادگا. بەوتەی پارێزەرانی دۆسیەکەش دادوەر دانیشتنەکەی دواخست تا دەرفەتێکی دیکە بدات بۆ کۆمپانیا و کەسایەتیانە بۆ ئەوەی نوێنەری خۆیان لە بەردەم دادگا ئامادە بکەن. ئامانجی حکوومەتی بەعس لە کیمیابارانکردنی هەڵەبجە ئەوە بوو شارەکە بە یەکجاری شەهید بێت و بخنکێت. بەڵام ئێستا لە هەڵەبجەوە دادگایی و کۆمپانیا و کەسایەتیانە دەکرێت کە چەکی کیمیاویان بۆ حکوومەتە فرۆشت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.